ئافاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەبوانی خۆشەویست میوانانی قەدرگران ئەم کاتەتان باش لە دەڤەری ڕاپەڕینی سەربەرزەوە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە پێنجەمین بانگەشەی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بۆ ساڵی 2024 لە ڕاپەڕینی سەربەرزەوە مەڵبەندی ئازایەتی و ڕاپەڕین و کۆڵنەدان کۆ بووینەتەوە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ. هەڤاڵانی ئازا و کۆڵنەدەر سەرەتای ڕێوڕەسمەکەمان بەوەستان بۆ چەند ساتێک بۆ گیانی پاکی شەیدان دەست پێەکەین. سپاس بۆ هەمووان هەڤاڵانی ئازا و کۆڵنەدەر تەنها بەهێزێکی گەورەی وەک یەکێتی گۆڕانکاری ڕیشەی یەکرێ. ئێستاش بام و پێکەوە لە دەروازەی ڕاپەڕینەوە لە ناوجەرگەی ئازایەتی و کۆڵنەدانەوە بە گڕوتینەوە پێشوازی لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی بکەین و بە چەپڵە بە خێراتنیان بکەین بۆ سەرستەیج. ئێستاش بە هەموومان پێکەوە جۆبیسی سرودی یەکێتی نیشتیمانی کوردستان بین بۆ کەمپینی بانگەشەی هەڵبژاردن. حزن من بقزانم اگر سفینش دلنگه یکیتی لبندایم کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێنێنین لەگەڵ ئێوە ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە. ئێستاش میوانانی قەدرگران
خەڵکی بە شەرەف و خۆشەویستی دەواازەی ڕاپەڕین هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەس بە هەمومان پێکەوە وەک سەرۆگەڵێت بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ گەرمترین و جوانترین پێشوازی لە سەرۆکمان بکەین ئەو سەرۆکەی کە بەڵێنی شتێگەدات و ئەیکات ئەو سەرۆکەی کە بەس خۆی بەتەنها بە جوڵە و زەوقسەکانی هیوا دەبەخشێتە هەمومان و شەڕی نەیارانمانەکات تاش بەهێزەوە وەک ئەو هێزەی لە خۆیدایە بەهێزەوە و وەک ئەو هێزەی لە خۆیدایە بفەرمونون بە چەپڵەکانتان گەرمترین و سەوسرین پێشوازی لە سەرۆکمان بکەین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ باڤڵ جەلال تاڵەبانی کوا دکتۆر میران؟ وين میران؟ میران! ئارام هێشتا دەستمان پێ نەکردووە. ئارام بنەوە! دەڤەری ڕاپەڕین! سڵاو! عاجز مەبن من بن هەڤاڵان ڕاوەستە عاجز مەبن باشە دووبارە دەڤەری ڕاپەڕین سڵاو! هەڤاڵان عاجز نەبن من بەنیاز بووم نەیم بۆ ئێرە وتم بۆ نەیم وتیان پێویست ناکە وتیان جەماعەتی دەڤەری ڕاپەڕین خۆمانن وتیان تەبیعەتیان وەکو خۆتە تەبعەن کاقوبات وتی هەر لەبەرەوە ئەبێبێی وتم کاقوبات ڕاوەستە وتم کاقوبات پێویستەکە من بە دیپلۆماسی قسە بکەم وتی نەخێر بە تەریقەی خۆت قسە بکە وتی مایکرۆفۆنەکە بسووتێنە هەڤاڵان نازانم ئەگەر ئاگاتان لێیە یان نا چەند هەفتەیەکە منە گەڕێم بۆ ئەم لەو ئەولا هەر ئەمڕۆ لەو ڕێگایە هاتین سەدان کەس بە ئەمەل ناچنان بۆ خۆوان سڵاومان لێ یەکەن زۆر بەشی خەڵکی فەقیرن خەڵکی هەژارن بۆ هەوڵ ئەم خەباتە ئەکەین بۆ یەکێتی هەماڵان بۆ یەکێتی با پێتان بڵێم بۆ یەکێتی چونکە هەر یەکێتی پێ یەکێ
باتوزك باسي حزب كاري تربكي أمنا ربنا ندر أفريقيا ورا هولي قرا بويا كيوتي بخواه يكتري كان كشت آرام بنوا بويا كيوتي بابيتان بويا كيوتي بلان على الجهر باتوزك باسي حزب كاري تربكي ليرا خيرات هواليك خمار باباسي حزب كاري تربكي بادرس تربكي لا هذا إسلامي كامل ماما سهلي بابين صلاح بابين شلابيان زور خوشي بيستن لايمن زور بروزن شيالي ما بيفندن الأولويات أخلاقي من يتكلم بكاريزي أنا مش أمانة تخواي قورا نويني أموات شاكاكاتوا تخواي قورا مهربان باسي قندليكا كسب خراو قندل ترنيا أكبر فشكرة وزلوا بين هر حي باسي كما وباسي كي كما كيجيرا وكاني ديمقراطي كردستان كلمة انتخابات دولة انتخابات حملة الصقالة أنتموا بلاي صاحبين جريانك هيش حزب ما وباسي كي قال ما كان بإرهابي نوسر كان من سجن يا لكن أنا بيروزا كمان أشبر وجاي فروشن أنا كردايتيا سيكتون عزيزي كردكاري تردن سيلجا جيتر معه تي أيامات منا مادام سبيني بكم باشترين شركي رقابي مالي لدنيا هرين يوم دزقايكي أمني FBI CIA إطلاعات كاميان تنوي بابسن باري خومان كسوكار من رفيق كان من شركة كان من كشفن بابزارين كي بانبلا بابزارين كي دزا آية شالنجا كي تنتان بينكا أمالا لكن يانا هبالان ايوه زور عزيز لايمن بلان بنيازم قال بخوت مني يا بوبودا عزيزان وين عزيزان era شوێنێکی زۆر پیرۆزە ئاگرەکە پێشەوەشی دەست پێ کرد ئاگرە دروستی